گەلەری ئاری یەکێکە لە گەلەریە سەرنج و پڕچالاکیەکان کە هەفتانە چەندین کۆڕ و سیمیناری ئەدەبی گرنگی تێدا بڕێواچێ. هاوڕێیانمان لا بەشی سۆشیال میدیا لە کەناڵی کورتسات فیچەرێکی تایبەتیان بە کار و چالاکەکانی ئەم ناوەندە گرنگە کردووە. فەرموون. من ناوم ئاریە، ماوەیەکی زۆرە لە شەقامی مەولەوی کارەکەم. کاری من گرافیک دیزاین بوو لەگەڵ ئیشی چاپەمەنیە. دوای نزیکی چەند ساڵێکە هاتوومەتە ئەم شوێنە بۆ پێی کە پێشتر ماڵ بووە، ئینسانی تیا ژیاوە، ژیانی تیا کراوە. بیرم لەوە کردووە هەر بیکەم بە ماڵێک بەو دیزاینە کۆنەی کە لە سلێمانی هەبووە. بیدایەت سادەتر بوو. دوای ئەو پێشواسی کە خەڵک هاتن و هاوڕەکانم هاتن تیا ئارام بوون و خۆشم تیا ئارام بووم. بیرم لەوە کردەوە قەرەباڵەختری کەم بەو کەرەستە و بەو کەلوپەلانەی کە لە سلێمانی و ناوچەکەیە بەکارهاتووە، تاوا ئەو ڕادەی کە توان بڵێم سپێسی تیانەماوە، ئەو نەمانش تەواسیەوە. ئەو پێ شوێنەکە خۆی هەر ماڵە، وەکو دیزاین ماڵ بووە. ئێمەش دیزاینمان کردەوە بەوەی کە وەکو خانوویەک کە ژیانی تا بکرێت لە ڕووی کورسی و دانانی هەموو شتەکان کەرەستەکان، وەکو خانوویەکمان لێ کرد، وەکو ماڵێکی کۆنی سلێمانیمان لێ کرد. دواتر ئامانجمان گەورەتر بوو بەوەی کە ببێ بە شوێنێک وەکو قەلەندەرخانەیەکی کۆن، هونەرمەندان، شاعیران، نووسەران، گەنجی بەهرەمەند بێن لێرە کۆ ببنەوە. دواتر لە ساڵی ڕابردووە نزیکی 15 بۆ 16 کۆڕ و سیمیناری هونەری و ئەدەبیمان کرد، حتمە دوور لە سیاسەت و پێشوازێکی باشیشی لێکرا. میوانەکانی ئێران سەردانیکەرانی گەلەری ئاری لە هەموو چینێکیان ڕاستی، تایبەت گەنج زۆر مرتاحترن لێرە. شوێنەکە بە حکمی فەزا و ڕنگ لێرە زاڵە، میوزیک هەیە، میوزیکی باش هەیە، مەسەلەن ئارامێکی باش هەیە، بێدەنگە، زۆر چێژ لەو کاتە وەرەگرن کە لێرە ئەیبەنە سەر. تەنانەت بیانەکانیش کە سەردانی ئێرەکەن بەم فۆرمە کوردیە ئەیبینن خۆشترە بۆ ئێمە، بۆی کە پێناسێکی کۆنی خۆمان بکەن کە ئێمە ژیانمانە بۆ، خانومانە بۆ، کەرەستەمانە بۆ، هونەرمان هەبووە. سلااو، من خەڵکی هۆڵەندام و لە هەولێر ئەژیم. ئەمڕۆ سەردانی سلێمانیمان کردووە. شارێکی زۆر جوان و جێوێکی خۆشی هەیە، خواردنی خۆشیشی لێیە. زۆر چالاکی هەیە کە لێرە ئەنجامی بی، بازارێکی جوانی هەیە. من ئێرەم زۆر بەدڵە. ئێمە لێرەین لەبەرەوەی هاوڕەکانمان پێشنیاری ئێرەیان بۆ کردوین. یەکەم جارە سەردانی ئێرە دەکەم و بیرۆکەکەم زۆر بەدڵە. کەلوپەلی کولتوری و سەردەمیانە و هەروەها کتێب و هونەر و تابلۆکان هەموو ئەمانە بەیەک و جوانیەکی تایبەتیان بەخشیوە. بەشێکی گرنگ لە گەلەری ئاری کتێبخانەکەیەتی. کتێبخانەکە بە قەبارە بچووکە، بەڵام سەرچاوی زۆر باشی تایە و چەند دەستگایەکی زۆر باش کە لە بواری چاپەمەنیە کارەکەن، کتێبەکانان لێرەیە و میوانەکانیش ئەگەر بیکڕن ئەیکڕن، ئەگەر نەشی کڕن نەتوان دانیشتن بیخێنەوە.
ڕاستەکەی من زۆربەی کات ئێواران سەردانی ئێرە ئەەکەم و زۆربەی ڕۆژەکان لێرە لەبەرەوەی کەشێکی وە ئەڕەخسێنێ کە بتوانم تەواوی تەرکیزی خۆم خەمە سەر ئەو شتێک کە ئەمە بیکەم بۆ من نەتوان بێم لێرە بخوێنمەوە سێری شتێ بکەم یا گەڕێم بە دوای شتێکە یاخود سعی بکەم و مەجالێکی وای ئێنێ کەشێکی وا بۆ دروستەکەن کە بتوانی تەواوی تەرکیزی خۆ بخەیتە سەر ئەو شتێک کە ئەتەوێ و هەروە خزمەت گوزاریەکانیشیان زۆر باشە و شوێنەکەشیان زۆر دڵگیرە.